بەڕێز ئەحمەد قادر شارەزای بازاڕەدارەکانە لێرە میوانی منە. کاک ئەحمەد بەخێر هاتی، کاتت باش. تۆ کەسێکی شارەزای و هەموو کاتێکیش با بڵێن پێشبینی و شرۆڤەکانی تۆ لە ئاستی خۆیدا بۆنەی کە چەند جار هاتووی باست کردووە. هاوڕای لەگەڵ شارەزایان کاڵێن ئەم شەو پێ ناچێت ڕێژەی سووی بانکی گۆڕانکاری بەسەرا بێت و بەجێگیری بمێنێتەوە؟ جێگیریبوونی ڕێژەی سووی بانکی پێشبینی کراوە، یعنی شتێک نییە ئەگەر بڵێن دەستکارێکرێ بەرزەکرێت و یاخود داوازێ تەوقعاتەکان 90% خۆی بمێنێتەوانێ، ئەمەش پێشبینی کرابوو لەلایەن هەموو کەسێکانە. بەڵام تۆنی جێرن پاوەل لە کاتژمێر 2:30 سەبارەت بە داهاتوو ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بۆ ئەم شەو، چونکە مانەوەی ڕێژەی سووی بانکی لەم فترەیەکەی لە دوای دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپەوان و لە ژێر دەست ئیدارەی ترەمپ جێرن پاوەل تۆنی چۆنە بێ ئەمە زۆر گرنگە بێ بۆ بازار و کاریگەری. جا بۆ ئەویان پێشبینیتان چییە؟ پێشبینیەکان ئەوەی هەر بە نەرمونیانی بێ کە جێرن پاوەل هەر بە نەرمونیانی بڵێ. جێرن پاوەل ئەگەر بە نەرمونیانی قسە بکا و یا بە تووڕێی قسە بکە کاریگەریەکەی هەر ئەوەیە بەردەوام ئەو یاخود با بڵێن بڕیارە توندەکانی شێر بە نەرمونیانیە ئەو شانەی کە بەکارێنێ. بۆ نمونە ئەگەر باسی داهاتووی ڕێژەی سووی بانکی بکە بڵێ ئێستا دەزانین داتاکانی پێشووی ئابووری ئەمریکا زۆر بەهێزن، گەشەیەکی باشی کردووە، ڕێژەی هەڵاوسانی 2.9 کە نزیک بۆ تۆ لە ئامانجەکانی. ڕێژەی سووی بانکی لە 4.5 پێویستی بەوە نییە کە بە شێوازێکی زۆر سەریعی دای بەزێنێ و کاریگەری زۆر خراپێ بێگەر ئەمە جێبەجێ بکە، کەواتە پێویستیان بۆیە هەر بە نەرمی ڕێژەی سووی بانکی تەسەوڕاتەکانەوەی لەم ساڵە بەس تەنها 2 جار دابەزێنرێ. ئەمە ئەبێت ئەم شەو ئەگەر وەک خۆی بمێنێتەوانێ ئەم شێوازە قسەکردنەشی هەبێت جێرن پاوە ئەوە دۆلارێکی بەهێزە بینی، پێشبینی دۆلارێکی زۆر بەهێز بکەین لەم ساڵە، بە تایبەتی کە جمهوریەکان کاتێکەیەنە حکومانە یەکی لە شێوازی بیرکردنەوەیان سەبارەت بە ئابووری ئەوەیە کە دۆلارێکی بەهێزیان هەبێت. باشە لە لایەکی ترەوە کاک ئەحمەد دۆناڵد ترەمپ داوای دابەزینی ڕێژەی سووی بانکیەکات. لە کۆتا دانیشتنە لە جێرن پاوەڵەیەکێک لە ڕۆژنامەنووسەکان پرسیاری ئەویان لێ کرد لە پاوڵوتی پێویستمان بۆ یەکێمە سیاسەتی خۆمان جێبەجێ بکەین، جارێت دۆناڵد ترەمپ ناتوانێت تەداخلی ئەو بابەتانە بکات. ئێگەر توانی، چونکە ئەو لە کاتێکە لە بانگەشە و لە ئێستاش جەخت دەکاتەوە لەوەی کە باج زیاکە، کە باجی زیاد کرد هەڵاوسان زیادەکە، لەلایەکەوە هەڵاوسان زیادە بێ، بەڵام داوای کەمکردنەوەی ڕێژەی سووی بانکی شەکات. ئەمە چۆن نەکرێت؟ ئەو باجانەی کە لە خلالی هەفتەی ڕابردووە و چەند کە دەست بەکار بوو باج لەسەر ئەمریکا، کەنەدا، ئەوروپا، وڵاتی سین ئەمانە کە 125 زیاتریش زیادی کردو، ئەمانە هۆکارن بۆی کە دۆلارێکی بەهێزتر ببینی. کەواتە کە ئەو داوا کە ئاڵێت دۆلارێکی لاواز ببین لەگەڵ بڕیارەکانی یەک ناگرێتەوەنێ، کەواتە بڕیارەکانی و هەنگاوەکانی کەنایەتی بۆ ئەوەیە کە دۆلارێکی بەهێزتر ببینێت. ئەی کاریگەری ئەو بڕیاری ئەم شەو چێ بێت لەسەر کەرتی وزە با بڵێن لەسەر نرخی نەوت بە شێوازێکی ڕاستەوخۆ کاتێک ئێمە دۆلارێکی بەهێز دەبینین، چونکە یەکێکە لەو دراوانەی کە لە جیهانە مامەڵە تجاری جیهانیەکان بە دۆلارەکرێ و پەیوەندی ڕاستەوخۆی هەیە کە بە تایبەتی نەوت برێن تێکساس ئەوانە کاریگەری ڕاستەوخۆی بێ دۆلارێکی بەهێزتر ببینین، کاریگەری نەرێنیە بێ لەسەر نرخی وزە و نرخی یوکەی یعنی بە جێگیری هێشتنەوەکە نرخی نەوت دابەزین پێشبینی لەکەین. بڵێ و ئەو بڕیارانەی کە پێشتری شیاوێتی دۆناڵد ترەمپ و ئیدارەی ئەمریکا ئێستا هەموو ئەو هەواڵانن کە نرخی نەوت ڕوو لە دابەزین بکە و هەنێ دۆناڵد ترەمپی شەڵێ بەرهەمێنانی نەوت زیاکەین. ئەم چی لە دۆخەکە ئاکاوەنیت؟ ئارامکۆش پێشبینی ئەوەی کردو کە لەم ساڵە 1.9 ملیۆن داواکاری زیاتر بێ ڕۆژانە لە بەرمیل. ئەمانە هەمووی هەواڵن کە پێشبینی ئەکرێت داواکاری زیاد بکە، ئەمە بکە نرخ بەرز بێتەوە. بەڵام ئێستا ئەو جیۆپۆلیتیکل ئیشوانەی کە هەبوو یاخود ئەو کاریگەریەکێک لە حەق لە نەوتەکانی کە وڵاتی لیبیا یەکێکە لەو وڵاتانی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی نەوت ئەوش دەست بەکار بۆتەوانێت کە وای لەکە نرخی نەوت ڕوو لە دابەزین کە جێگیربوونی ڕێژەی سووی بانکی ڕوو لە دابەزین بکە، کەواتە ئێستا هۆکارەکانی دابەزینی نرخی نەوت زاڵترن بەسەر ئەوانەی کە نرخی نەوت بەرز بێتەوە. پێشبینیەکە ئاگاتە چەند یاخود با بڵێن تەسەورەکرێت تا چەند ئەو پێشبینیە واکات کە یاخود با بڵێن پێشبینی بۆ دابەزینی نرخی نەوت لە چ ئاستێکا بێت چەندێک دەرەچێت بۆ برند پێشبینی ئەوەی لەکەین بگەڕێتەوە ناوچەکانی 75 دلار ئاسایی و ئاستە؟ بەڵێ تا چەند ئاساییە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی بنەڕەتیەوانێ ئاساییە بگەڕێتەوە تاکو ناوچەکانی 75 دلار و 74 دلاریش زوو ئەگاتەوە ئاستەیە خودت دابەزینێکی لەم شەوە جوڵەیەکی بەهێز دەبینین لە کاتی وەکوتم ئەگە تۆنی جێرن پاوەڵ بەو شێوازە بێت کە بڵێ من لە
لە مانگی سێ یاخود لە مانگی شەش بە تایبەتی ئەگەر دوورتری بخاتەوەنێ تاکو مانگی شەش بڵێ ئێمە هیچ داوەزینێ ناکەین ێستا ئابووریمان بەهێزە هەموو شتێکمان کۆنتترۆلە ئەوە جوڵەیەکی بێزەبین لە بازارە بەس نەک بۆ کانزاکان بەڵکو بۆ دراوەکانی تر بۆ زێر بۆ بابەتەکانی تریش بە هەماشەوە کاریگەری ڕاستەوخۆی بێت و جوڵەی بەهێزەبین لە بازار باشە گۆڕانکار یاخود با بڵێن بڕیارەکانی ئەم شەوی بانکی ناوەندی چ کاریگەریکی لەسەر نرخی زێڕە بێت وتە دۆلار بەرزەکاتەوە کەواتە چی لە زێڕەکات زێر دابەزی نەبینی پێشبینیەوەی لەکەین ئەگەر بم بۆ تۆنە قسە بکە جێرم پاوە پێشبینەوەی لەکەین نرخی زێر دابەزێ زۆر دابەزە یاخود کەم بەڵێ پێشبینی دابەزینی زۆری لەکەین چونکە بۆ ماوەیەکی زۆر بۆ ماوەیەکی زۆرش تاکو مانگی سێ و شەشیش بەردەوام بێ بەڵام ئەو ئاماژانێکە پاوڵێکە بۆ نمونە باسی ئەو بکە کە ڕێژەی هەڵاوسانی سەل ئەمریکایە وردە گەشتنە نزیکی ئامانجەکەمان بووی نەتوانێت پێویست ئەو ناکە کە ڕێژەی سوی بانکی ئیتر بەقوتێ دابەزیم کە ئەوان هەمووی وای لەکە خواست لەسەر زێر کەمەکاتەوەێت لای بازرگان و لای بانکە ناوەندیەکان و کاتە ڕۆکەنە چیەکان ڕۆکەنە دۆلار و دڵنیاترە بنەوە لەوەی دۆلار ڕێژەی سوی بانکی بەرزە بێت تاکو ئەو کاتە خواست لەسەر بەرهەمەکە کەمەکات و زێڕیش ڕووی لە دابەزینەکە باش ئەمە ڕای توێ بەڵام پرسیاری منیش ئەوەیە لە کاتێکا کامە سیاسەتی دۆناڵد ترامپە وای کردووە ناجێگیری لە بازاڕ دروست بکات ئەمە نابێتەوە بەوەی کە پاڵپشتیەک بۆ سەرمایهداران و وەبەرهێنەران دروست بێتەوە کە ڕووبکەنەوە پەناگە ئارامەکە کە زێڕە ئەکید دۆناڵد ترامپ بۆ ناسراوە کە بڕیارەکانی زۆر خێرا چارەسەری خێرا دۆزێتەوەنە بۆ کێشەکان ئەمەش بۆ بازار واکە کە جوڵەی خێرا ڕووبە جوڵەی نامۆ ڕووبا لە بازارەکە بەڵام زۆرێک لە بازرگانەکان ئەمەیان پێخۆشە بۆچی چونکە ڕوون و ئاشکرایە بڕیارەکانی و پێشبینیکردنیش لەگەڵ ترامپە تا حدێک ئاسانترە تاکو سەرۆکەکانی تر ئەمە وای لێکە تاکو بتوانانی چۆن پێشهاتەکان مەسەن دیراسە بکەی بڵێ زێر ئاڕاستی بەرەوشوێ بێ تازە دەست بەکار بووە و زۆرێک لە بڕیارەکانی بچێتە بواری جێبەجێکردنەوەنە وەش بۆ باشە وتیان ئەگەر دۆناڵد ترامپ دەست بەکار بێ یعنی ئیتر ئەوە خۆری زێر ئەوەندەی تر هەڵدێ ئەوەی تر بەرەو ئاراستی بەرزێڕوە وەڵامی بینی وانە بۆ ئێستا ئەگە دۆلار بەهێزتر بێ ئەو بازرگانانەی کە بە سەرمایەکی زۆریان هەیە یاخود مەسەن ناوەندە داراییەکان ڕۆکەنە دۆلار ڕووناکەنە زێر ئەو داهاتێککە لە دۆلارە دەستیانەکەوێت واز لە زێر ڕێنن بۆی دەرفەتی باشتریان دەستکەوێت خواست لەسەر دۆلار زیاترە بێت دۆلار بەهێزترە بێت ئەی چی لەم لە مقابل بە دۆلار چییە زێڕە مەسەلەن نەوتە ئەمانی بابەتەکانی ترە بازاری کریپتۆی بە هەماشەوە هەتاکو دۆلار بۆ بەهێزیە ببینەوەی کە باسەکرێ ئەوانێکە چاوەڕوانی بەرزبوونی لێ ناکەین باشە باسی کریپتۆت با بینە سەر نرخی بتکۆین بۆچی ئاراستی سووری گرتو وەکوتم دۆلار ئێستا هەمووی چاوی لەسەر دۆلارە تاکو ئێستا کاتی ئەم چاو لەسەری دۆلار بەڵێ ئەم شەو جەرم پاڵەتوانە وای لێ بکات تاکو 6 مانگی داهاتوو چاو هەر لەسەر دۆلار بێت و خواست هەر لەسەر دۆلار بێت و ئاڕاستی بەرزبوون بێت بەڵام ئەگە تۆنی لاواز بێت و یاخود مەسەلەن نەتوانێت بە تایبەتی لە کاتی کۆنفرانسەکە پرسیاری لێ بکرێ نەتوانێت زۆر بە جەریان و سەریح جوابی وەڵامەکان باتەوانێت وای لێکە نیشانی پرسیار لەسەر دۆلار و سیاسەتەکە دروستە بێ ئەو کاتە بازرگانان چیەکەن لە دۆلارەوانە یەکشێنەوانێ خواست لەسەر کریپتۆ دروستە بێ خواست لەسەر بابەتەکانی دوایە کریپتۆ یاخود با بڵین بیتکۆین ئەگاتۆ ئەو بربەستەی کە ماوەی پێشوو تۆماری کردبوون منە 110,000 شتێپەڕێنێت بەپی ئەو هەواڵان و پێشبینیانی ئەم شەو کە هەیە داوەزینی لە چاوەڕێکین لەبەرچی لەبەرچەند پێ دوایە تا چ ئاستێک دابەزێ تاکو ناوچەکانی 80,000 ئاساییە ئەک بیتکۆین بەڵێ تەسەورەکەی تا ئەو ئاستە دابەزێ بەڵێ تەسەوری لە یەکەین دابەزینکە بۆچی چونکە گەشتۆتەوە ئاستان ئەگە ببینین بابەتەکانی تر دەرفەتی قازان زیاتر بێت چونکە پێش ئەم ئاستەی کە بینی نادڵنیایی بوو لەلایەن بازرگانان و جیهانەوەنە سەبارەت بە زێر سەبارەت بە خام مەسەلەن سەبارەت بە دۆلار دراوەکانی تر یۆرۆ پاوەند ناجێگیریەکی زۆر هەبوو لەلایەن بانکی مەرکەزیەکانەوەنە وای لێ کرد کە بڕۆن بە دوای چیا بگەڕن بە دوای بابەتی ترا بگەڕن کە بتوان قازانجی لێ بکەن و دەرفەتی باشتر بدۆزن ئەوش چی بوو بازاری کریپتۆ بوو کە بینیمانە و سەوزێمان بینی و ئاڕاستە بەرزە بەهێزەمان بین بەڵام بەس ئێستا ئەگەر ئەمانە جێگیر بنەوانێ نا زۆر بەیانەگەڕێنەوەنە بۆ لای دۆلار و بابەتەکانی بازارێکی جێگیر و پشت بەستراوی نییە ئێستا لەم کاتان ڕاست باشە کاک ئەحمەد قادر شارەزای بازاڕدارەکان لەگەڵ ماڵ سپاس بۆیەوە بەخێر زۆر سپاس.